رووسیا گەماڕۆی فرۆشتنی موشەکی S-300 بەرگری ئاسمانی لەسەر ئێران لابرد. ئەمەش ماوەیش کەم دوایەوە دێت شەش وڵاتی جیهان و ئێران گەیشتە ڕێکەوتن لەسەر سنوودارکردنی توانە ئەتۆمیەکانی وڵاتەکە بۆ برەودان بە چەکی ئەتۆمی. لەلایەکی ترەوە پێشکەوتنی حوسیەکان لە یەمەن و هێرشی ئاسمانی چەند وڵاتێکی هاوپەیمان بە سەرۆکاتی سعودیا ئاماژەی دەرکەوتنی ململانەی قوڵتر دەکەن لە ناوچەکەدا. ئەمە جگە لە بەردەوامی هەڵمەتی حکوومەتی عێراق بۆ پاکردنەوەی ناوچەکانی ژێردەستی گروپی چەکداری داعش و پرسی بەشداری پێشمەرگە لەو هەڵمەتەدا، هەروەها ئەو قەیرانە ئاسایشە ناوچەی و نێودەوڵەتەی داعش دروستی کردووە ژمارەیەکن لەو گۆڕانکاریانەی لە خۆرڵاتی ناوەڕاست ڕوودەدەن. بۆ تاوتوێکنی ئەم پرسانە و تێڕوانینی حکوومەتی بەریتانیا لەسەر ئەم گۆڕانکاریانە هەروە هەڵسەنگانی دۆزی کورد لە ناوچەکەدا میوانداری مایکل ستیڤنز دەکەین لە ستودیۆی لەندەنی NRTەوە. مایکل توێژەر لە ناوەندی لێکۆڵینەوەی رووسی کە ڕاوێژی حکوومەتی بەریتانیا دەکەن لەسەر پرسی ئاسایش و کاروباری نێودەوڵەتی. بەخێر بێ. زۆر سپاس. با بۆ دەست پێ بکەین کە ڕۆڵی ئێران بە شێوەیەکی گشتی لە ناوچەکەیە بەم دوایانە زیادی کردووە. هەر لە دوای جەنگی عێراقەوە لە ساڵی 2003دا ئێران کاریگەری خۆی لە ناوچەکە زیاد کردووە. ئێستا ژمارەیەک لە ناوچەتەیە کە ئێران توانیوێتی لەگەڵ گروپی لاوەکیدا کار بکات یاخود هاوپەیمانەتی دروست بکات. بەمبەستی تۆکمەکردنی بەرژەوەندەکانی خۆی لەسەر حسابی دەوڵەتانی کەندا و یاخود سونەکان لە عێراق یاخود ناڕەزایەتیەکانی دژی ڕژێمی بەشار ئەسەد. هەروە کۆنتڕۆڵکردنی حیزبوڵای کردووە لە لوبنان. کەواتە لە ساڵی 2003ەوە ئێران بەڕاستی توانیوێتی سوود لەو گۆڕانکاریانە ببینێت کە لە ناوچەکەدا ڕوویان داوە بۆ ئەوەی پێگەی خۆی بەهێز بکات. وەک دەبینین ئێستا توانیوێتی ڕێکەوتنێک لەگەڵ 5 وڵاتەکە ئەنجامدا لەسەر چەکی ئەتۆمی. هەرچەندە ئەم ڕێکەوتنە هێشتا کاتیە و جارێ واژوو نەکراوە، بەڵام ئەمە ئەوە دەرەخات کە توانیویانە ڕێگە بۆ خۆیان خۆش بکەن. ئایا مەمانای گۆڕینی هاوسەنگی دەسەڵاتە لە وڵاتانی کەندا و سعودیا بۆ ئێران؟ بەڵێ ئەوە یەکێکە لەوە کارەکان کە ئێستا سعودیا سەرقاڵی ئەو هەڵمەتە سەربازیە لە ئێمە لەبەرەوەی دەیانەوێت هێڵێکی سوور بکێشن و بڵێن چیتر وڵاتانی عەرەبی پەرکێشانی ئێران قبوڵ ناکەن لە خۆرەڵاتی ناوەڕاست. لەلایەکی ترەوە هەڵوێستی ئێران بە دڵنیاییەوە ئەوەیە کە دەڵێن داعش لەلایەن وڵاتە عەرەبێک سونەکانەوە دروستکراوە و پشتگیری ئەکرێن. ئێران بەرگریەکات. ئەمە ژۆکار یەکێکە لەو کێشانەی کە ئێستا هەمانە. ئێران هەوڵی پەرکێشانەدات لەبەرەوەی وڵاتانی عەرەبی سونە هەوڵی لە ناوبردنی بەرژەوەندەکانی ئەدەن و لەلایەکی ترە وڵاتانی عەرەبی سونە دەیانەوێت پەل بکێشن بۆ بەرگریکردن لە بەرژەوەندەکانی خۆیان. بۆیە ئێستا ململانێمان هەیە لە سووریا، لە عێراق و ئێستاژ لە یەمەن. واتە ئێستا بۆ تێکێشەی نێوان سون و شیعەکان. بەداخەوە بەڵێ بۆ نمونە تەماشای دۆزی حوسیەکان بکە لەگەڵ حکومەتی ناوەندیدا. ئەمە لە سەرەتادا دەربارەی کێشەی ئابووری بوو، کێشەی گەشە سەندن و مەسەلەی پەیوەندیان لەگەڵ عەلی عەبدوڵڵا ساڵحدا کە باشکرا بە باشی بایەخی بە ناوچە حوسیەکان نەدەدا. لەو ماوەیەدا 6 جەنگ ڕوویاندا و لەبەر هۆکاری جیاجیا هەندێکیشیان سیاسی بوون، بەڵام هیچ دیوێکی تایفەگەری نەبوو. حوسیەکان شیعەی زەیدین و سەر بە شیعەی 12 ئیمام نین، هەمان بیرروباوەڕی ئاینیان نییە وەک ئێران، بەڵام ئێران ئەم فرسەتی قۆستەوە و هاوکاری حوسیەکانی کرد. و سەرۆکی پێشوو عەلی عەبدوڵڵا ساڵح پشگیری حوسیەکان دەکات، دژی سەرۆکادی کە لەلایەن سعودی و ئەنجومەنی هەماهەنگی وڵاتانی کەنداوە پشگیری ئەکرێت. کێشەکەوەیە کاتێک سعودی و ئێران دەبێت بە بەشێک لە گەمەکە خیتابەکە بە تایبەت ئەوەی پەیوەندی بە کەنداوەیە دەبێتە خیتابێکی تایفەگەری. کاتێکیش ئەمەلیەک دەدەیت لەگەڵ ئۆپراسیۆنی حەشدی شعبی لە عێراق، هەروەها پشگیریکردنی حیزبوڵڵا و ڕژێمی ئەسەد وا دەرەکەوێت کە ململانەی نێوان شیعە و سونەکان بێ و بەداخەوە کە خەڵک بەو شێوەیە دەبینن. ئیسرائیل چۆن مامەڵ لەگەڵ ئەم گۆڕانکاریانەدا دەکات؟ سەبارەت بە ململانەی یەمەن، ئیسرائیل بە هیچ شێوەیەک تەداخل ناکات. ئەوان هیچ بەرژەوەندیەکیان لە یەمەندا نییە و سەرجەم جوولەکە ئیسرائیلەکان یەمەنیان جێهێشتەوە بۆ ئیسرائیل. بەڵام سووریا کێشەیە بۆ ئیسرائیل لەبەر ئەوەی بەشار ئەسەد سنووری سەربەرزایەکانی جۆلانی بە سەقامگیری هێشتبووە. هیچ جێرشێکی بۆ سەر ئیسرائیل ئەنجام نەدابوو. لە ساڵ 1973 ئەو سنوورە ئارام بووە. کێشەکە ئیسرائیل ئەوەیە هەر لایەنێک سەرکەوتن بەدەستبێنێ لە ململانەی سووریادا بۆ ئیسرائیل خراپە بێ. گروپە سونیەکان وەک ئەلقاعیدە و داعش و حیزبوڵڵا، بەڵام پێم وایە مەترسیداترینیان بۆ ئەوان حیزبوڵڵایە، لەبەرەوەی حیزبوڵڵا وەک هێزێکی سەر بە ئێران دەبینن و ئەگەر بنکی خۆیان لە سووریا فراوان بکەن بۆ ئیسرائیل خراپ دەبێت. بۆیە 2 مانگ لەمەوبەر ئیسرائیل هێرشی ئاسمانی ئەنجامدا. ئەمەش پەیامێک بوو بۆ ئێران تاوەکو ململانەی سووریا بەکار نێنێت دژیەوە.
Israel was sending a message to Iran. Don't use the Syrian conflict to attack us. باشم گۆڕانکارانەت چۆن لە سیاسەتی دەرەوەی بەریتانیادا ڕەنگ دەدەنەوە؟ بەڕاستی ئەمە زۆر ئاڵۆزە، هەر تەنها عێراق نییە بەڵکو بەحرینیش. ئێمە وەک بەریتانیا لە ساڵ 1970دا کەنداومان جێشت، بۆیە زۆر نزیکە لە ئەستی سیاسی دەرەوەمانەوە. لە ئێستادا نزیکەی 250,000 وڵاتی بەریتانیا لە کەنداوەژین، بۆیە کاتێک کە ئێوەمان بەجێهێشت لە ڕاستیدا جێمان نەهێشتووە. بۆیە بۆ نمونە لە بەحرین کاتێک کە ململانی هەبوو لە نێوان شانشینی سونی و خۆپشاندەرە شیعەکاندا زۆر زەحمەت بوو بۆ ئێمە لەبەرەوەی شانشینە سونەکە هاوپەیمانی ئێمە بوو. لە هەمان کاتدا خۆپشاندەران مافی ڕەوای خۆیان بوو کە داوای بکەن و ئێمەش لە بەریتانیا پێمان خۆشە و خەڵکانەی داوای مافەکانی خۆیانەکەن ڕێزیان لێبگیرێ. بە هەمان شێوە لەوێش کێشەکە بوو بە کێشەیەکی تایفەگەری. بۆیە بەریتانیا نایەوێت لایەنگیری هیچ لایەک بکات لە ململانی نێوان شیع و سونەدا. لە عێراق زیاتر لە 400 سەربازی بەریتانیا کوژران بۆ ئەوەی عێراق بە یەکگرتووی بێڵینەوە، بەڵام سونە و شیعەکان شەڕ دەکەن. ئێمە پشگیری حکومەتی سونە دەکەین لە بەحرین، بەڵام پشگیری حکومەتی زۆرینەی شیعە دەکەین لە عێراق، کەواتە هیچ لایەنگیریەک ناکەین. بەڵام کێشەکە ئەوەیە کە بەم شێوەیە ئێمە کێشەی زیاتر بۆ خۆمان دروستەکەین لەبەرەوەی یەک قسە نین لە کاتی خراپدا پەیامی هەڵە دەنێرین. هاوپەیمانەکانی کەندا و لێمان تووڕن لەبەرەوەی پیان وایە دەبوایە هەوڵی زیاترمان بدایە بۆ لابردنی ڕژێمی بەشار ئەسەد. هەندێک لە وڵاتەکانی کەندا و پیان وایە ئێمە پشتی ئێران دەگرین، بەتایبەتی دوای ڕێکوتنی ئەتۆمی ئێران و هەروەها لەبەرەوەی هەوڵی خۆمان نەداوە بۆ دەرکردنی ئێران لە بەحرین و عێراق. بۆچی بەریتانیا یەک قسە نییە لەم کێشانەدا؟ لەبەرەوەی کێشەکان زۆر بە خێرایی ڕۆدەن و زۆر بە خێرایی پێکاتەکان هەڵدەوەشێنەوە. ئەو پێکاتانەی ئێمە دامان نابوو لە سایکس بیکۆدا وڵاتەکان بەش دەبن، هەموو ئەمە دەزانن. بە تایبەت کوردەکان دەزانن کە ئەو گۆڕانکاریانە ڕوودەدەن، بەڵام بەریتانیا هێشتا لەو بڕوایەدان کە دەبێت یەک عێراق و یەک سووریا بێت. نانەوێت بەحرین شکست بێنێ و هەروە نانەوێت سعودیا کاریگەری تێبکرێت لەبەرەوەی هاوپەیمانێکی نزیکی بەریتانیایە. وا دیارە هێشتا بڕیارمان نەداوە کە ئایا ئایندەی ناوچەکە چۆن بێت، ئایا دەبێت برەو بە دیموکراسی بدەین. لەبەرەوەی مەسەلەی برەودان بە دیموکراسی مەسەلەیەکی زۆر گەورە بوو 10 ساڵ لەمەوبەر، بەڵام تا ئێستا دەبینین کە کەس باسی ناکە. تەماشای میسر بکە. ئێستا عەبدولفەتاح سیسی هەیە، لە لیبیا قەزافیمان لەناو برد و دەستمان وەردا لە پرۆسەکەوە، بەڵام ئێستا تەماشای ئەو وێرانەیە بکە. لەبەر ئەوە لە هەر شوێنێک کە دەست وەردەدەین دەبینین وێران دەبێت. کاتێکیش کە خۆمان بە دوورەگرین ئەوە ڕوودەدات کە ئێستا لە سووریا ڕوویداوە. شەڕێکی ناوخۆ کە لەوە ناچێت واز و کۆتایی بێت، بۆیە اختیارەکانی بەردەم بەریتانیا زۆر سنووردارن. من لەگەڵەوەدام کە هەڵی زۆرمان کردووە و ئێستاش لەبەرەوەی خەڵک دەترسێت بچیتە ئەو ناوچەیە کە لە ئاژاوەدایە. تۆ پێت وایە داعش مەترسیەکە لەسەر ئاسایشی بەریتانیا؟ مەترسیە بە پلەی یەکەم بۆ هاوپەیمانەکانمان، وڵاتانی کەندا و هەروەها بە تایبەت ئوردن لەبەرەوەی پەیوەندی بەریتانیا ئوردن زۆر بەهێزە، هەروە پەیوەندێکی تۆکمە هەیە لەگەڵ حکومەتی عێراقدا. هەرچەندە پێمان باش بوو کە نووری مالیکی ڕۆشت و لە ئێستاشدا بەریتانیا دەیەوێت بەرگری لە حکومەتی عێراق بکات دژی داعش. هەرچەندە بوونی زیاتر لە 600 هاوڵاتی بەریتانی لە ناو داعشدا کە خەڵکی ناوچەکە سەردەبڕن و دەکوژن، مەترسیەکی ڕاستەوخۆیە بۆ سەر بەریتانیا. ئێستا زۆر باسیەوە کرێت کە ئەوانە دەگەڕێنەوە، هەرچەندە هەندێکیان دەگەڕێنەوە، بەڵام زۆربیان ئەویان ڕاگەیاندوە کە ئەوان هیجرەتیان کردووە بۆ دەوڵەتی ئیسلامی و دەیانەوێت لەوێ بمێننەوە، بەڵام لەبەرەوەی پەیوەندیان کردووە بە گروپێکی تیرۆریستیەوە بۆیە نابێت قبوڵ بکرێت. The problem is that they're committing crimes that we cannot accept. They're joining a terrorist organization. Cannot be accepted. So you mentioned 600 plus British foreign fighters in Syria and Iraq, but there are over 20... تو باسیۆت کرد کە زیاتر لە 600 هاوڵاتی بەریتانی لەناو داعشدا هەیە، بەڵام زیاتر لە 20,000 هاوڵاتی بیانی لە ڕیزەکانی داعشدا شەڕ دەکەن. ئایا چارەنووسی ئەمانە چی دەبێت کاتێک کە داعش لە عێراق پرایە دەرەوە و ئەگەر هاتوو لە سووریاش لاواز بوون؟ ئەمەش پرسیارێکی گرنگە لە ئێستادا. ڕاستە، بەڵام ئێستا کەس نازانێ ئەنجامی ئەم ململانەیە بەکوێگات. خەڵک باسیەوەکەن کە دەیانەوێت داعش لەناو ببن، بەڵام باسیەوە ناکەن کە ئایا مەبەستیان لەمە لە ناوبنی داعشە لە ڕووی ئایدۆلۆژیەوە یان لە ڕووی سەربازیەوە. ئایا دەچین بۆ وڵاتانی کەندا و باسی ئەوە دەکەین کە کێشەی تونڕەوبوون لە ئارادایە و دەبێت بۆستێت، ئەگەر بێت و بەم شێوەیە مامەڵە لەگەڵ بارودۆخەکە نەکرێت، ئەوە دوای 10 ساڵی تر دەبینین کە هێشتا ریفۆرمێکی پۆزتیڤ لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووری لە ناوچەکەدا ڕووی نەداوە. ئەو کاتە دنیایەک خەڵکی تووڕە دەبێ و
خۆیان لەو ئایدۆلۆژیایەدا دەبینەوە بۆیە کە باسی شکستێنانی داعشەکەین دەبێت باسی ئەم پرۆسانەش بکەین سەبارەت بەو 20,000 کەسەی چوونەتە ناو داعشەوە لە ڕاستیە ژمارەیەکی زۆریان کوژراون هەندێکیان دەچنە ڕێزی جەبهەی نوسرە و لقەکانی دیکەی ئەلقاعیدەوە هەندێکیشیان هەوڵ دەدەن بچنەوە وڵاتەکانی خۆیان ئەو ژمارەیە مەترسیەکە دروست دەکەن بەڵام نازانین ژمارەکە چەندە ئایا چۆن ئەنجامی هەڵبژاردنەکانی بەریتانیا لە مانگی 5 کاریگەری دەبێت لەسەر سیاسەتی دەرەوەی بەریتانیا بە تایبەت لە مەرج وڵاتی ناوەڕاستەوە حکومەتی پارتی کرێکاران بەگشتی پەیوەندیان لەگەڵ وڵاتانی کەنداودا باش نابێت لەبەر هەندێک کێشەوە کە پەیوەندی بە مەسەلەی مافی مرۆڤەوە لە کاتێکدا حکومەتی محافیزکارەکان پەیوەندێکی باشیان نەبێت لەگەڵ وڵاتانی کەنداودا هەروە نردنی سەربازی بەریتانی دەبینین بۆ ناوچەکە هەروە هەڵوێستێکی بێستریان دەبێت سەبارەت بە عێراق ئەگەر دەیڤید کامێرۆن لە دەسەڵاتدا بمێنێتەوە ئەوە دەبینیت کە چالاکی سەربازی بەریتانیا لە سووریا درێژە دەکێشێت لە ئێستادا لەبەر هەڵبژاردنەکان بەریتانیا ناتوانێت زۆر شت بکات بەڵام دوای هەڵبژاردنەکان دەبینین کە بریتانیا چالاکترە بێ هەروە دەبینین کە پشتگیری بۆ کوردستان زیاترە بێ بەڵام ئەگەر حکومەتی پارتی کرێکاران بێت ئەوە کەمتر کارا دەبن پاشناوبڕێکی کورد دێنە وڵاتان So let's move to the Kurdish question in the Middle East, starting with... ئێستا ڕابچین سەر دۆزی کورد لە ناوچەکەدا با لە هەرێمی کوردستان و دەست پێ بکەین لە ئێستادا مەسەلەی گرتنەوەی ناوچەکانی ژێردەستی داعش لە عێراقدایە و پرسی ئەوەی ئایا پێشمەرگە بەشداری بکە یان نا تۆ ئەمە چۆن هەڵدەسەنجێنیت بەدڵنیاییەوە پێشمەرگە ڕۆڵی دەبێت لە گرتنەوەی هەندێک ناوچەدا لە عێراق بەتایبەت لە مووسڵدا کە هەندێک ناوچەی کوردی هەیە لە باکووری خۆراوی شارەکە لێرەدا حکومەتی هەرێم دەبێت لەگەڵ حکومەتی عێراقدا کار بکات لە شێر سەرکردایەتی وڵاتە یەکگرتووەکان و هەندێک ڕاوێژکاری بەریتانی و ئەڵمانیا و فەڕەنسا بۆ ئەنجامدانی هێرشێکی سەربازی لەوێ بەڵام هەندێک ناوچە هەیە کە پێم وایە حکومەتی هەرێم بەشداری تیاناکە بۆ نمونە گرتنەوەی ئەنبار پێم وایە کورد هیچ ڕۆڵێکی نییە لەوێ لەبەر ئەوەی مەسەلەکە زیاتر پەیوەندی بە ململانی نێوان شیع و سوننەکانەوەیە بەڵام دەبێت ئەوەش بزانین کە کورد هەمیشە ڕۆڵی هەبووە لە هەندێک لە ناوچەکاندا بۆ نمونە لە شەنگال گرتنی ڕێگای کەسکە هەروە ڕێگای چوونە ناو مووسڵەوە لەلایەن پێشمەرگەوە ئەنجام درراوە کەواتە پێشمەرگە ڕۆڵی هەیە لە ئێستادا گرنگترین خاڵ لە ئێستادا ئەوەیە کە پێشمەرگە بەرگری لەو ناوچانە بکا کە لەژێر دەستیەتی زیاتر لەوەی هێرش ئەنجام داد لەبەرەوەی زۆربەی هێرشەکان دەبێت لەلایەن عەرەبەکانەوە ئەنجام بدرێت لە پێشتردا چەند جارێک داوای چێکی قورس کراوە بۆ پێشمەرگە بەڵام هەمیشە خۆراوە دەیەوە لە ڕێگەی بەغدا ئەم هاوکاریە بکات ئایا بۆچی بەریتانیا ڕاستەوخۆ پێشمەرگە پرچەک ناکات هەرچەندە زانم کە بەریتانیا ڕاهێنەر و ڕاوێژکاری لە کوردستان هەیە ڕاستە و چەکانەی دەتوانرێت ڕاستەوخۆ بدرێنە پێشمەرگە سنووردار بۆ نمونە چاکەتی گولە نەبڕ کەلوپەلی خۆپاراستن دژی تەقینەوە بەڵام کە دەیتە سەرچەکی هێرشکردن ڕاستە بەدڵنیاییەوە دەبێت لە ڕێگەی بەغداوە بێت لەبەرەوەی سیاسەتی دەرەوەی بەریتانیا و ویلایەتە یەکگرتووەکان هەبوونی یەک عێراقی یەکگرتووە ئەوەش دەزانین کە پەیوەندی لەگەڵ حکومەتی ناوەندیدا پڕکێشەیە و ئەو پەیمانانەی کە لەلایەن بەغداوە دراون بەو جۆرە نین کە حکومەتی بەریتانیا پێشبینیە کرد هەروە ڕێگەچارەی جیاوازەیە بۆ کارکردن لە نزیکەوە لەگەڵ کوردەکاندا بەڵام ڕاستە کێشە هەیە هەموو کەسێک دەزانێت کە کێشە هەیە بەڵام ئەگەر بەریتانیا چەکی قورس بدات بە کوردستانیان باشوور ئەوە تەرجیعی سەرەڵدانی کێشەی زیاترەکەی لە داهاتوودا ئێمە دەزانین کە جیاوازی سیاسی هەیە لە نێوان بەغدا و هەولێردا بەڵام مەترسیەکە لەوەدایە کە ئەو کێشە و جیاوازیانە ببنە کێشەی سەربازی بۆی ئێمە نامانەوە پشتگیری دوولایەن بکەین کە ئەگەری سەرەڵدانی کێشەی سەربازی هەیە لە نێوانیاندا بەڵام بەدڵنیاییەوە حکومەتی بەریتانیا دەبوایە هەوڵی زیاتری بدایە بۆ پارێزگاریکردنی کورد دژی داعش و پێم وایە حکومەتی بەریتانیا دەبێت دان بەمەدا بنێت کە سەرکەوتوو نەبووە لەو ڕۆ ئایا چی لە عێراق دەگۆڕێت دوایەوەی داعش لە عێراق دەرکرا مەبەستت ئەوەیە ئەگەر بێت و شکست بێنن بەدڵنیاییەوە ئێستا لاواستر بوون بەڵام گەورەترین مەسەلە بۆ خۆراوە مەسەلەی کەرکووکە وەک ناوچەیەکی جێناکۆک دەزانین کە بڕێکی زۆر نەود لەوێ هەیە هەروە کێشەی پێشمەرگە هەیە لە نێوان پارتیوەکێتیدا هەرچەندە بەریتانیا نایەوێت خۆی بدات لە قەرەی کێشەی ناوخۆیی نێوانێکێتی و پارتی لەبەرەوەی ئەوە مەسەلەی سیاسەتی ناوخۆیی کوردیە و ئێمە نامانەوێت هیچی تیا بڵێین بەڵام کێشەکە بۆ ئێمە پەیوەندی نێوان بەغدا و هەولێرە بەغدا بێت پابەند بێت بەو پەیمانانەوە کە داوێتی
و لە سەدا حەڤدەی بودجەکە بنێرێ بوارێ. لە ئێستادا وا دەرەکەوێت کە عەبادی سەرۆکوەزیران زۆر باشتر بێت لە مالیکی. ڕاستە بەشێک لە بودجەکە نێردراوە، بەڵام ئەوش دواکەوت و کەم بووە. لەلایەکی ترەوە کوردستان لە کێشەدایە بۆ ناردەکردنی هەمان بڕینەوت کە ساڵی پار هەی بوو. دەبێت ئەم کێشانە چارەسەر بکرێن. ئەگەر بێت و هەروە بمێنێتەوە و کێشەکان پەرە بسێنێت، پێم وایە ویلایەتە یەکگرتووەکان و بەریتانیاش فشارێکی زۆر دەخەنە سەر هەردوولا بۆ ئەوەی ئەو ڕێگەی هەڵنەبژێرن. ئەوە کێشەیەکە. بەڵام گرنگترینشت بۆ کوردستان ئەوەی کە هەوڵ بدەن ئابوووریەکەیان ببوژێنەوە دوای داعش. لەبەرەوەی لە ئێستادا کێشەی موچە و پارە هەیە بەگشتی. پێم وایە دەبێت کورد ئابوووریەکی بەهێزیە بێت و بەرهێنان لە ئایندەدا بکات. I think mostly though the most important thing in Bashur or in Iraqi Kurdistan is for them to get their economy moving after ISIS. And you know that دەبینین ساڵە دوای ساڵ کێشەکان خراپتر دەبن. هەمیشە خۆراوە هیوای ئەوە دەخوازێت پەیوەندی باشتر هەبێت لە نێوان هەولێر و بەغدادە. لە ئێستادا عێراق 3 بەشە و ماوەیەک لەمە پێشیش باز لە ئەنجامدانی ڕفراندۆم دەکرا بۆ جیاکردنەوەی کوردستان. ئایا بۆچی بەریتانیا و خۆراوە هێندە بە بیرۆکەی عێراقیشی یەکگرتووە نووساون؟ Sure. I mean, and there is that. I mean, if you remember Joe Biden, the vice president, when he was a senator, actually talked. ئەگەر یادمان بێت جۆ بایدن کاتێک کە سیناتۆر بوو باسی لە دابەشکردنی عێراق کردبوو بۆ 3 بەش، بەڵام ئەمە کێشەیەکی زۆر دروست دەکات. دەبێت لە ئەڵوێستی حکومەت تێبگەین. سەدان ژن و پیاوی بەریتانی کوژران بۆ بەرگریکردن لە عێراقێکی یەکگرتوو، یان لابردنی سەدام حسێن و بنیادنانەوەی عێراقێکی نوێ کە کوردستان هەرێمێکی ئۆتۆنۆمی بێت تایدا. بۆیە زەحمەتە قەناعەت بە خەڵک بکەین کە باشترە عێراق دابەش بێت. بەڵام ئێستا ڕوونترە کە ئەگەر کوردستان مەرجەکانی دروستکردنی دەوڵەتی تیابێت، ئەوە بێت عێراقیەکان ئەم بڕیارە بدەن. دیارە ئەگەر کوردستان بیەوێت سەربەخۆی ڕابگەێنێت، دەبێت لە ڕێگەی میکانیزمێکی یاساییەوە ئەنجام درێ و لەلایەن هەردوولاوە دانی پیا بنرێت. بەڵام ئێستا ئەوە دەزانین بارودۆخی ئابووری کوردستان لەبار نییە و هێشتا پشت بە بەغدا بەستن بۆ بودجەکەیان و داهاتی نەوت هێندە بەرز نییە کە پێشبینی دەکرا. کەرتی تایبەتی ژێندە باش نییە، بۆیە مەرجەکانی سەربەخۆیی لە ئێستادا لە ئارادانیە. بەڵام پێم وایە لە داهاتوودا دەبێت ئەو مەسەلەیە تاوتوێ بکرێت. خەڵک دەزانێت لە ئێستادا 2 عێراق یاخود سیانیش هەیە. چۆن مامەڵە لەگەڵ ئەمە دەکەین؟ ئەمە بۆ عێراقیەکانی جێدێڵێن. بەڵام ئەمەوێ لێرەدا ئەوە بڵێم کە ئێران، تورکیا، سعودیا و ویلایەتە یەکگرتووەکان، بەریتانیا، فەڕەنسا هەموو پشتگیری یەک عێراق و یەک سووریاکەن. بەڵام شێوازی پشتگیریکردنەکەیان بوونەتە هۆی پارچە پارچەکردنی عێراق و سووریا لەبەرەوەی هەر وڵاتە و لە جێگەیەک بەرژەوەندی هەیە. سعودیا پشتگیری بەرژەوەندی سونیەکان دەکا و ئێران هی شیعەکان و تورکیا پشتگیری هەندێک لە کوردەکان دەکا و دژی هەندێکیانە. واتە هەر یەک بەلایەکدا دەڕوا و دەبینین کە خەڵکی وڵاتەکە خۆیان لە کێشەکەدا دەبینەوە. دواتر زەحمە دەبێت ئەم کێشانە چارەسەر بکرێت. کەواتە بەڵێ پێم وایە کە لە ساتێک لە ساتەکاندا دەبێت دان بەسەر بەخۆی کوردستاندا بنرێ. بەڵام پێم وانە ئەو کاتە ئێستا بێت. Yes, there will have to be a recognition at some point that maybe Iraq cannot exist. I just don't think that time is now. Right. You mentioned that the UK does not. باسیوت کە بەریتانیا نایەوێت دەستوەر بدات لە سیاسەتی ناوخۆی کوردستان لە نێوانی چێتی و پارتیدا. ئەوەش دەزانین کە سووری سەرۆکاتی هەرێمی کوردستان لە مانگی 8دا کۆتایی دێت. ئێستا باز ئەگەری گۆڕانکاری دەکرێت بۆ مۆدێلیشی پەرلەمانی یاخود جێکردنەوەی مەسۆ بارزانی سەرۆکی هەرێم بە کەسێکی دیکە. لە گۆشەنیگای بەریتانیا و باشترین کەس چییە بۆ ئەم پۆستە؟ Barzani to someone else. Well, again, it's something that the Kurds have to decide, and who they elect is. دووبارەی دەکەمەوە کە ئەم مەسەلەیە پەیوەندی بە کورد خۆیەوە هەیە. ئەوان دەبێت بڕیار بدەن کە کێ دەکەن بەسەرۆک. بەڵام ئەوەی کە بینیمان کە گۆڕان و هەندێک لە پارتە ئیسلامیەکان پێشنیازی گۆڕینی سەرۆکاتی هەرێم دەکەن بە مۆدێلێکی پەرلەمانی و ئەمەش گەشەسەندنێکی گەورەیە دەیبینی. هەرچەندە لەوانەیە لە ڕووی یاساییەوە زەحمەت بێت سەرۆک مەسعود بارزانی خۆی لەسەر حکوم بمێنێتەوە. ئەگەر وابێت ئەوە پارتی چەند ئیختیارێکی تری هەیە. ئاشکراترین یان نێچیروان بارزانی یان لەوانەیە مەسرور بارزانی بێت. لەو دوانش نێچیروان بارزانی ئەگەری زیاتری هەیە. لەلایەکی ترەوە پێم وایە مانەوەی بارزانی وەک سەرۆک گرنگ نییە، هێندەی پێکاتی پارتی وەکێتی. پرسیارەکە ئەوەیە تا چەند دەسەڵاتیان هەیە لەو ناوچانەی کە نوێنەراتی دەکەن. دیارە پارتی ئەم دەسەڵاتی هەیە. اینجا سەرۆکەکەی کە کاک مەسعود یان کاک نێچیر یان کاک مەسرور بێت هەروایەکێتی و گۆڕانیش قاعیدەی خۆیانێ. بەڵام پارتی لەسەر ئاسی نێودەوڵەتی نوێنەراتی حکوومەتی هەرێم دەکات لە ئێستادا. بەڵام پێکاتی نوێنەراتی هەرێم لە دەرەوە هەر چۆنێک بێت بەریتانیا مامەڵەیان لەگەڵەکات لەبەرەوەی کوردەکان خۆیان ئەو لایەنیان هەڵبژاردووە. I think that ultimately it's about the KDP as an entity representing the KRG on the international stage. Right, let's move. بابچینە سەر دۆزی کورد لە سووریایان ڕۆژاوە. ماوەیەک لەمەوبەر لەگەڵ ساڵح موسلیم لە کۆنفرانسێکدا بەشداری کرد و خۆش چیدەتە ڕۆژاوە. هەڵسەنگاندن لەسەر دوا پێشکەوتنەکان چییە لەوێ؟ I think the rise of Syrian Kurdistan really is one of the most incredible results of the Syrian war.
پێم وایە سەرهەڵدانی کوردستانی سووریا یەکێکە لە گرنگترین ئەنجامەکانی جەنگی سووریا. دوای 4 ساڵ جەنگ سووریا وێران بووە، بەڵام ڕۆژاوا توانیوێتی خۆی دروست بکە و سیستمێکی خۆبەڕێوەبردن ڕابگەێنێ لە 3 کانتۆنەکەدا. هەروەها پێگەیان زۆر بەهێزە. ئەگەر 6 مانگ لەمەوبەر ئەم گفتوگۆیەمان بکردای ئەموت کێشەمان هەیە لەبەرەوەی کۆبانێ لە ژێر فشاردا بوو لەلایەن داعشەوە. کێشەی مان و نەمان بوو ئەگەری ئەوە هەبوو کە کورد لە سووریا تێک بشکێت، بەڵام توانرا بمێننەوە. باوکاری ئەرشی ئاسمانی ئەمریکا و ناردنی هەندێک چەک و تەقەمەنی. تەنانەت تورکیاش ئەوەی پەسەند کرد کە پێشمەرگە بچێتە کۆبانێ و هاوکاریان بکات. کەواتە کوردستانی سووریا بوونی هەیە و قەوارەیەکی ڕاستەقینەیە و ئێستا هەموو کورد ئەزانێت کۆبانەیە لەکوێ، هەروە هەموو سیاسەتمەدارانی خۆراوەش دەزانن کۆبانێ لەکوێ. ئەمە واقعەکە کە دەیبینین، بۆیە ئەوەی کاپەیەدە و تەفدەم دروستی کردووە لە سووریا دەبێت دانی پیابنرێت لە هەر ئایندێکی سووریادا. مەسەلەی جیابوونەوە یاخود ئۆتۆنۆمی دەگەڕێتەوە بۆ بڕیاری پەیەدە. لە ئێستادا لە سووریا هەوڵی دیبلۆماسی لە ئارادایە، هەرچەندە لەوانەیە شکست بێنێ و سووریا دابەش ببێت. ئەوەی ئەو کاتە دەمێنێتەوە کوردستانی سووریا بێت. ئایا هەڵوێستی حکوومەتی بەریتانیا لەسەر پێدا یاخود بارودۆخی ڕۆژاوە گۆڕاوە؟ Certainly the PYD are viewed differently to the PKK. بەدڵنیاییەوە پەیەدە بە جیاواز لە پەکەکە تەماشاکرێت، لەبەرەوەی پەیەدە بە ڕێکخراوێکی تیرۆریستی لە قەڵەم نادرێ و ئەمەش مانای ئەوەیە دەتوانن لەگەڵ بەرپرسانی بەریتانیادا کۆ ببنەوە و لە شوێنی وەک پەیمانگاکەی من کاری لێ دەکەم بێن و لەگەڵ حکوومەتی بەریتانیا گفتوگۆ بکەن. بۆ نمونە چەند مانگێک لەمەوبەر کە ساڵح موسلیم لە پاریس بوو توانی ڕاستەوخۆ لەگەڵ بەرپرسانی سەربازی ئەمریکیدا کۆ بێتەوە بۆ گفتوگۆکردن لەسەر هەماهەنگی سەربازی لەسەر هێرشە ئاسمانەکانی کۆبانێ. بۆیە بەدڵنیاییەوە پەیەدە وەک لایەنێکی گرنگ تەماشاکرێ، بەتایبەت لەبەرەوەی یەپەگە خاوەنی نزیکەی 50,000 چەکدارە لەبەرەوەی حسابی بۆکرێت. بۆیە دەبێت ڕێزی ئەوە بگیرێت کە کوردی سووریا توانیویانە ئەنجامی بدەن کە بریتیە لە پێکاتێکی سیاسی لەگەڵ هێزێکی سەربازیدا. لەلایەکی ترەوە پەیوەندی پەیەدە بە عەبدوڵڵا جەلان و پەکەکەوە کێشەیەکی ترە، هەروە پەیوەندی پەیەدە بە ڕژێمی سووریاوە بە هەمان شێوە مەسەلەیەکی جیایە. بەڵام پەیەدە ئەوەی پیشانداوە کە نزیک بۆتەوە لە ئۆپۆزیسیۆنی سووریاوە و ئەمەش کار ئاسانی ئەکات بۆ خۆرئاوا بۆی بتوانن باشتر مامەڵە لەگەڵ پەیەدە بکەن، لەبەرەوەی ئەگەر زۆر نزیک بێت لە بەشار ئەسەدەوە زەحمەتە بتوانێت پشگیری بەدەست بێنێت. That is not seen as a positive. All right, thank you very much. Zor spas.